من هیبە خان لە پەیمانگای تەکنیکی کۆیە لە بەشی پەرستاری ئەمڕۆکە ئاهەنگی دەرچوونمان ئەنجامدا. دڵمان خۆشە لەبەرەوەی 2 ساڵی خوێندنمان بەهایە نەچوو و ئاهەنگێکی خۆشمان جڵە، بەڵام ئێمە شیوا ئاواتی ئەومان هەیە لە دوای ئاهەنگ و تەخەڕوج و دەرچوونی خوێندکاران ئەمانەیە تەعین بکرێن و لە شوێنێکدا مەزرێن وەکو ئەو پیشەی ئەو شتێک کە خوێندومانە کاری تێدا بکەین. هیوا ئاواتمان ئەوەیە لە دوای دەرچوونمان ئەو دەرسانێک کە خوێندومانە ئەو مەرحەلەیە کە تێمان پەڕاند و ئەمانەوێت کاری تێدا بکەین و تەحین بکرێن و بۆ ئەوەی ئەوەندە ساڵێک کە خوێندومانە بەزایە نەڕواتن و داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان. پێمان خۆشە هەموو خوێندکاران لە شوێنی ئەوانە دابنێن کە خانشین کراون یان خانشین دەکرێن تەعین بکرێن. سڵاو، من ئاشنا محەممەد وەکو قوتابیەک ئەمە ڕۆژی دەرچوونمە. ڕۆژەکە زۆر خۆشە، بەس بەوە کۆتایی پێدێ خۆشەکە بەوە کۆتایی پێدێ ئەگەر دامەزراندن هەبێ هەم دڵی خۆمان خۆشکەین هەم دڵی خانەوادەکەشمان خۆشکەین. دڵخۆشی ئێمە بۆ کۆتایی پێدێت. ومێد لەو سەردەما لەو حکوومەتەش ناکرێ، هیچ ومێدێکم نییە پێیکە دابمەزرێ، بەس ئیشاڵە لە کەتی تایبەتیش بێ هەوڵی خۆمان دەدەین کە دامەزراندن یان لە جێیەک ئیش بکەین، کاری خۆمان بکەین. وەڵا بۆ خۆی زۆر گرنگە کە لە کەرتی تایبەتا ئیش بکەیت. ئێخوا حکوومەت دامەزرانەکەی هەر نەهێشتێتەوە، بەس خۆشیەکە لەوەدایە کە شوێنێکە بێ باش بێ گونجاو بێ بۆ ئافراد کە ڕێزمان لێ بژیرە لەو شوێنانە کار بکەیت. ئێوە وەکو کاری دەستی لە کاری دەستی بکەن یان لە دوکانێکی بچووکدانە نانکردن بێ یان درومان بێ یان ئەو بوارێکە بۆ خۆیان لی دەخوێن لەو بوارەدا پیشەیەک دوکانێکی گچکە شوێنێکی گچکە دامێکە بۆ خۆیان ئیشەکانێکن تاوەکو گەورە دەبن پەری بە ئیشەکەیان بدەن. ئەوەدا کە هەر بە گەنجی دێت چ بچێنی ئەو بدوریتەوە، بە گەنجی بیدوریتەوە، نەک لەوەی کە تەمەنێکی گەورەت هەبوو هیچ تامێک و خۆشیێکی تیان نەمێنی کە دامەزریان ئیشێک بکەیت. ئاواتم وایە هیوادارم ئاواتەکەم بێتە دی دابمەزرێن لەو بوارەکە بۆ خۆمان حەزمان لێیە. زۆر سپاس، دەست خۆش.